سڵاوتان لێبێت ئەوە دیارە شەوی ڕابردوو ئاگرێکی گەورە لە یەکێک لە وێزگەکانی سوتەمەنی کەوتەوە لە کاتی کەوتنەوەی ئاگرەکەدا تیمێکی زۆری بەرگری شارستانی لەوێ ئامادەیان هەبوو لە کاتی کۆنتترۆلکردنی ئاگرەکە لە دەستپێکی کۆنتترۆلکردنی تاکو کاژمێر یەکی شەو خایاندی بەڵام لە ناڕاستی کۆنتترۆلکردنی ئاگرەکە یەکێک لە تیمەکانی بەرگری شارستانی سامدار بوو. ئێمەش وەکوزاری کرمانجی لە شوێنی ڕووداوەکە بووین شەوی ڕابردوو. ئەمڕۆ دەمانەوێت لە نزیکەوە ساتی ڕوودانی ڕووداوەکە وە برینداربوونی ئەو کارمەندێ بەرگری شارستانی بۆ هاوڵاتیان بخەینە ڕوو. هاتوومەتە لای بەهمەند سەلیم یەکێکە لەو کارمەندانەی کە شەوی ڕابردوو بریندار بوو. کاک بەهمەند سڵاوت لێبێت، سەلامەت بن. چۆنێتی ڕووداوەکەم بۆ باز بکە، ڕووداوەکە چۆن ڕوویدا، جەنابەت کوێت زامدار بوو؟ وڵای من ڕووداوەکە لە ساعتە 8:30 ئێوارەوە دەست پێکە کرد تا ساعت 1:30 شەو ئەو دەورانە تا ئاگرەکە کۆنتترۆل کردە. لە دەوری ساعت 10:30 ئەو دەورانەی دیکە من خەرکی کۆنتترۆلکردنی ئاگرەکە بووین لەو کاتەدا من دیکە بریندار بووم. دووجا تانچەکەکە تەقی دیکە نازانم ئاگام لە خۆ نەما وەختەی واگاتم کە لە خستەخانەی بووم. چۆنیەتی ئاگرەکە تیمی زاری کرمانجی لێ بوو لە نزیکەوە ڕووماڵی کرد. ئاگرەکە تینێکی زۆری هەبوو، ئاگرێکی بەرفراوان بوو، زۆرێک ماڵ لە شوێنی ئاگرەکە بوون. کۆنتترۆلکردنی ئاگرەکە ئەستەم بوو، بەڵام پێم بڵێ بەدەر لە جەنابەت کەسی دیکە هەبوو کە زامدار ببێت و ئەوەی کە ئێوەی زامدار کردووە ئەو کارەکەی چ بوو، شتێک ڕوویدا لەناو ئاگرەکە تەقینەوەیەک ڕوویدا یاخود کە تۆ وای لێبێت یاخود کەوتی چۆن بڕووداوە؟ وڵای من کە بەخۆم بریندار بۆ هاوڕەکانشم لەگەم بریندار بوون، ئەوانی 6-7 نەفەری کە دەگەم بریندار بوون. ئاگرەکە بەرەو کۆنتترۆلە چوو لە کاتی کۆنتترۆلەکە دەرکەکە کسکە هەبوو ئەو دەرکان کردەوە کە بچنە نابزاندەخوا ئاگرەکەمەیان نەما. دیکە لەو کاتیەوە ئاگرەکە سەر لە نووسەری هەڵداوە تانچەکەکە تەقی کە تانچەکەکە تەقی ئەو کات بەخۆم بریندار بووم و سێ-چار 5-6 برادەریت کەش دەگەم ئەوانشن دەچیان بریندار بوون و لە شتیان سۆتاوە دم و چاویان سۆتان و دیکە هەر ئەوە بوو. تیمەکانی تەندروستی چۆن هاوکاری ئێوەیان کرد؟ تۆ تاکەی لە نەخۆشخانە مایتەوە؟ وەڵام من لە ساعت 11 شەو لە نەخۆشخانە بووم تا ساعت 8:30 بەیانی ئەمڕۆ لە خۆشخانە هاتمەوە. تیمەکانی تەندروستیش هەمووان هاوکاریی باشیان کردین، تەقسیریان نەکردین، هەمویان زۆر ئەوە باش بن دەگەمە. دووبارە سەلامەت بن. بەڵێ ئەوەی بیستان بۆ چوونی ئەو کارمەندە بەڕێوەبەراتی بەرگری شارستانیە بوو کە شەوی ڕابردوو لە کاتی ڕووماڵکردنی ئاگرەکە زامدار بوو، گەێنراوەتە نەخۆشخانە و ئێستا تەندروستی باشترە و لە ماڵەوەیە. بەڵێ ئەمە کۆی ئەو زانیارە نەبوون کە بۆ ئێوەمان خستنە ڕوو.